ملی درباره وی مجاری خۆپیشاندانین مامۆستایان لە عێراقی چاڵکفانی سڤیل عەبدوڵڵا کینانیش بەغدایە میوانی منە سلااو بۆتە برێز کینانی برێز کینانی ئارمانجین سەرەکە ئی مامۆستەیان وان خۆپیشاندانین مامۆستایان لە عێراقی چنە بەڵێ سەرەتا سوپاس بۆ میوانداریکردنم من شیکەرەوەی سیاسی من چالاکوان نیم سوپاس بۆ ئەو پێشێکی کە باستان کرد لە ڕاستیدا مامۆستایان داوا دەکەن کە ئازادی ڕادەربڕین جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە خۆپیشاندان بکەن جا خۆپیشاندانەکان هەرکێ دەکات گەرەک نییە پزیشک پێ مامۆستا بێت یاخود هەرچینێکی دیکە بێت پێویستە هێزە ئەمنیەکانیش ڕێز لە خۆپیشاندەران بگرن چونکە ئەو خۆپیشاندەرانەوەی عێراقن بەڵام ئەوەی کە پێویستە بە هۆکارەکانی خۆپیشاندانەکانەوە هۆکاری مادیە مامۆستایان ژیانێکی تەواویان نییە قوتابخانەکان دۆخیان خراپە قوتابخانەی کەممان هەیە قوتابخانەی سێ دەوامیمان هەیە مامۆستاکان دەستدرێژی دەکرێت سەریان هێرش دەکرێت سەریان مافەکانیان پێشێل دەکرێت پێویستە لە ڕێگەی خۆپیشاندانەوە مامۆستایان دەنگی خۆیان بگەنن نابێت بەرپرسانی عێراق ئەم خۆپیشاندانانە وەکو پرۆسەیەکی سیاسی و دەستکەوتێکی سیاسی لێک بدەنەوە ئەمەی ئەوان دەیکەن داواکاری کەسی نییە بەڵکو داواکاری سەرجەم مامۆستایانە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا جەژنی ڕەمەزانمان هەبوو ئێستا ساڵی خوێندن دەستی پێ کردووەتەوە خوێندن دەستی پێ کردوێتەوە لە قوتابخانەکان بەڵام پێویستە مامۆستایان بە دڵێکی ئارامەوە بە دۆخێکی گونجاوەوە دەست بە خوێندن بکەنەوە باشە برێزکردانی گەر حکوومەت داخوازین مامۆستەیان جیبجی نەکە گاوین پێش چی دەبن تو چاواف کردکە بەڵێ ئەمە حکوومەتی عێراقە پێویستە داواکاری مامۆستایانی خۆپیشاندەران جێبەجێ بکات چونکە ئەو مامۆستایانە ڕاگری دەوڵەتن دەوڵەت پێویستی بە مامۆستاکانە پێویستە جوابیان بدرێتەوە ئێمە گرنگی بەوە نادەین کە حکوومەت کورتهێنانی لە بودجە هەیە یاخود پارەی لە بەردەسانیە ئەو مامۆستایانە پێویستیان بە ژیانێکی شایستەیە پێویستیان بە ژیانێکی شەرەفمەندانەیە پێویستیان بە خانووە پێویستیان بە موچەیەکی باشە ئەمانە هەموو کێشەی مامۆستان کێشەی فەرمانبەرن ئێستا وەکو هەمومان دەزانین کە قوتابیان بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکان قوتابیان ماوەیەکی زۆر لە قوتابخانە دەمێننەوە بەڵام بەداخەوە قوتابخانەکان عێراق کوالێتی وایە نییە کە قوتابی تا ئێوارەتیای بمێنێتەوە تەنانەت لە هەندێک شوێندا ئێمە بڕوانامەکانیشمان گوماری لەسەرە پێویستە ئێمە بە دوواداچوون بکەین پێویستە داواکاری مامۆستایان جێبەجێ بکرێت ئەگەر ئەم دۆخە بە شێوە بەردەوام بێت ڕەنگە پرۆسەی خوێندن پەکی بکەوێت ئەمە ئێمە دەیکەین خۆپیشاندانە خۆ دەستدرێژی ناکەین لەسەر کەس خۆ ئەزیەتی کەسمان نەداوە ئێمە داواکاریمان هەیە پێویستە سندیکای مامۆستایانیش بە کاری خۆی هەستێت ئەو داواکارێنی مامۆستایان بگەێنێتە بەرپرسانی حکوومەت برێزکنانی نهاگاوا ئەزووتە دەئاخەفن ئاگاهداری دگهێمە و لزیقار ئالۆزی دەرکەتێت خۆپیشانداناندە هێزێنە و لێهیە و خۆپیشاندەر ئالۆزی ناوێناواندا دەرکەتیە ئێریشی خۆپیشاندەران کردنە ئەڤ یەک دکاری چی تەسیری لە خابات و چالاکیên مامۆستەیان بکە بەڵێ من پێشتر ژووتومە کە هێزە ئەمنیەکان پێویستە خۆپیشاندەران بپارێزن چونکە ئەم خۆپیشاندەرانە خۆپیشاندنی ئاشتی ئەنجام دەدەن دەستدرێژیان نەکردووە ئێمە هەمومانەوەی عێراقین ئێمە کێشەمان لەگەڵ هێزە ئەمنیەکان نییە ئەم کێشانەی ئێستاش هەمانە کێشەیەکی تازە نییە بەڵکو هەموو مانگێک دووبارە دەبێتەوە هەر لەبەر ئەوە پێویستە ئێمە پابەند بیت بە یاساکانەوە پابەند بی بە دەستورەوە
دەستور چی دەڵێت دەستور کە پێویستە دەستور دەڵێت پێویستە خۆپشاندەران بپارێزرێن خۆپشاندەران پارێزگاریان لێ بکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئێستا ئێمە قوتابخانەمان هەیە بەڵام قوتابخانەمان کوالێتیەکەیان باش نییە نزیکەی ئێمە جاری وایە قوتابخانەی وامانەیە سی بۆ چل مامۆستای تێدایە واتە قوتابخانەکانمان زۆر پڕن قوتابی زۆری تێدایە پێویستە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق بێتە سەر خەت چونکە ناکرێت ئەم دۆخەوە بەردەوام بێت ئێمە پێویستمان بە مامۆستایە پێویستمان بە قوتابخانەی نوێیە چونکە قوتابخانەکانمان کوالێتیان زۆر خراپە لە زستاندا زۆر ساردن لە هاویندا زۆر گەرمن ژمارەیەکی زۆر قوتابیان تێدایە ئەوان مامۆستاکان دەڵێم مرۆڤن شایستەی ژیانێکی شایستەن بۆچی دەست درێژی بکرێتە سەریان بۆچی لێیان بدرێت ئەوان عێراقین ئەوان قوربانیان داوە ئەوان زۆر هەوڵیان لە پینە و ئەم وڵاتەدا داوە پێویستە ڕێزیان لە بگیرێت پێویستە بە شێوەیەکی خود مامەڵای لەگەڵدا نەکرێت پێویستە محەممەد شیع سوودانی وەزیری پەروەردە بە دوواداچوون بۆ وەزیری پەروەردە بە دوواداچوون بۆ داواکاریەکانیان کرد چونکە ئەوان نەوەی عێراقین ناتوانم بڵێم ئەوان مافی ئەویان هەیە دەوام ڕابگرن نا ئەمە من وان ناڵێم بەڵام مافی ئەویان هەیە کە خۆپشاندان بکەن مافی ئەویان هەیە کە داوای مافەکانی خۆیان بکەن ئێمە نزیکەی پێویستە ئێمە بە دوواداچوون بۆ قوتابخانانە بکەین کە بڕیارە لە چینیش دروست بکات ڕێدا قوتابخانە بۆ عێراق دروست بکات بزانین لەکوێ دروستیان نەکەن ناکرێت تۆ قوتابخانە حکوومیەکانت پشتگوێ بخەیت و قوتابخانە ئەهلیەکان بەرەو پێشەوە بەلێ پەیامێتە گەهشتم برێز عەبدوڵڵا کینانیش بەغدایê li gel min bûyî spas bû.